دواکەوتنی موچە تا دێت کاریگەری خراپ دەکاتە سەر هاوڵاتیان بۆ هۆیشەوە بازار و کڕین و فرۆشتن بە ڕێژەی 160 بەراورد بە پارساڵ کەمی کردووە. ئێرە ئەلوەی سلێمانیە. ساڵی پێشوو خورما خواستێکی زۆری لەسەر بوو بەتایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆز و سەرەتاکانی، بەڵام فرۆشیارانی دەڵێن ئەمساڵ ڕێژەیەکی کەمیان هێنا و ترسیشیان لەوەیە بەهۆی مانەوە و بێ بازاڕیەوە تێک بچێت. لە ئێستادا بازار وەکو پاروپێران نیە، زۆر خراپە، ینی نیوانی و دابەزیوە. پارەم کاتە ئێمە خورمامان هەبووە پێراریش زۆری فەرق بووە، زۆر کەم دابەزیوە سعرەکەی. ئیسە لێرە ئێمە بەتەماین ئەو خورمانێ هەمانە نیوانی و دایبەزێنی و بەس فرۆشتە نەبێنێت تۆ تووشی خەسارەتێکی گەورە نەبی. ئەگەر نا تووشی خەسارەتە بن یعنی بۆهۆی بێ بازار سا تووشی خەسارە بی. لەبەرەوە ئیسەیەکی ڕەمەزانە ئێمە هیچمان نەفرۆش. ئێمە پارنا پێرار 20 ڕەمەزان خورماکەمان نیوەی فرۆشت بوو. ئیسە تا ئەم دەقەی ڕوعیشیمان نەفرۆشت. پار لەم ساڵ باشتر بووە، پێرار لە پار باشتر بووە. هەروکو مەسەلە کوردەکەی لە هاتووە، ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار. ساڵە دوای ساڵ دۆخی ژیانی خەڵک بەهۆی بێموچەیی و قەیرانی داراییەوە خراپتر دەبێت. زۆرێک لە دوکاندار و خاوەن مارکێت و پیشەکانی دیکەش تا ئاستێکی بەرز لە کار و کەسابەت وەستاون. بەشێک لە دوکانداران دەڵێن یان دەبێت کەلوپەلەکانمان بە قەرز بدەین یا زۆربەی بەسەرماندا دەمێنێتەوە. لی بەسەرچێ ئەژمێنێتەوە هۆکارەکەشی قەیرانی داراییە بەڕاستەکەی خۆ ئاگاداری کە مەسێ 4 مانگە مەعاش نییە، مەعاشی فەرمانبەران دواکەوتووە. ئیش و کارەکەی ئێمە لێرە زۆر کەس بووە، لە چاو پارەکەیە لە 150 بۆ لە 160 دابەزیوە هەموو ئیشێکمان بە پێ مشتری شتێنە بڕاکی بڕا ناکەم، یانی ڕۆژانە ئەو سەرفیاتی هەبێ وەکو ئەوەی کە دڵخۆش کرد بێ بەڕاستەکەی هەیەک لە دوکانەکەی بۆ دەرناکە دراوسێ هێڵێک لە دوکانم بۆ دەرناکە مەجبورم چۆڵێک. بە پاساوی ئابووری سربەخۆ دەسەڵاتدارانی هەرێم لە دوای 2014ەوە خەڵکیان تووشی نەهامەتی گەورە کرد. ئەوەی کرا داڕوخانی ئابووری بوو. لەو کاتەوە تاوەکو ئێستا هەوڵاتیان بەردەوام دەستیان لەسەر دڵیانە و چاویان لەسەر شاشەکانە بۆ هەواڵی دابەشکردنی موچەیەک. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.